كاك إدريس برحمت بي أسلوبك إقناعي عجائبي هم سرکرده‌ای بوینه بود جگای متمانه صدی باکیم همو وقتك من آماده بوم لجي كاك إدريس دابنم لجياتي أوقم وخو قدر بدست مروف نية قدر بدست خويا اگه اختيار بدست من بوا من لجي كاك إدريس داعنا من برون كاك إدريس بميني بلان بدست منه هەردووکیان مەلا مستەفایەکیان دروست کرده بوو. دروشي بسنوي كرد. لماذا يطالب كردستان حتى يباد بمثل هذه القسوة؟ دركي كراب ولا بوهم وخلكك. كاك إدريس وقتی داخود هر شيء دبوا لبيشها. كاك إدريس أجا كابرا خمسة هندي تياي سفيني لنا ودرداب وقتی دا طلعي كاك إدريس خمكي در غبياو. کۆتری ئاشتی بوو پیاوی ئاشتی بوو پیاوی دووبەرێکی و هاندان و تیشکردنی ناکۆچەکان نەبوو. إن شاء الله لسر أوريك ببن بدرايك وبطوان الحقوق ملتي خمان وأوكار حقوق همو ملتي ضعيف الدنيا. باش بیرامتێتەوە و ئیدریس پەیدا بووی لە بارزال گوندێ بارزای پەیدا بووی. هەنگی بەحس و قەسە زۆر دیعایە یا بقووەت بووی و مامێ مەلا مستەفا دەچیتە بەغدا هەنگی ئیدریسێ پەیدا بووی. کاک ئیدریس لە ئاداری ساڵی 1944 لەدایک دەبێت ناوچەی بارزان لەژێر بردومانی ڕژێمی پاشایەتی چونکە ئەو کاتە شۆڕشی دووەمی بارزان کە بە شۆڕشی 43 و 45 بارزان دەناسرێت لە مێژوودا ئەو لەدایک بوون هەموو ئەو ئەحداسانە و هەموو ئەو باگراوندەی تەریقەت و ڕێبازی بارزان لەو کەسایەتێدا کۆبووەتەوە. ئیدریس لە 7 ئاداری 44 لەدایک بووە. ساڵێک پاشەوەی ئیدریس یعنی تەمەنی دەبێتە ساڵێک و نابێت شەڕ دەست پێ دەکاتەوە. لەو بارودۆخە ئیتر پەنا دەبێنە بە ڕۆژهەڵاتی کوردستان و لەلایەن قازی محەممەدەوە و پێشوازیان لێ دەکرێت. نەبیە ساڵەکە تەمام بیا 11 حەیف جمهوریەت ئەمە ماشەئەڵڵا یا بشەوقە شەوەکی معلومە وەلێ هات گوتن بارکەن و دیکێوە چین گوتی بوو شنوێ. وەختی ئەم چین بوو شنوێ گوتن تێک چوو کومار تێک چوو. دوای ڕووخانی کۆماری کوردستان لە هەفتەی یەکەمی 1946 ئیتر بارودۆخەکە تێک دەچێت پاشەوەی جەنابی بارزانی سەردانێکی تارانیش دەکات چاوی بە شای ئێران دەکەوێت و ناگەنە ڕێککەوتن ئیتر وا لێدە هەندێک شەڕ دەکرێت لەگەڵ سوپای ئێرانی. پاشی ئەوەی کەم مەجبور دەبین بگەڕێنەوە بۆ عێراق یعنی زۆر حاڵی ملەتی بارزان خراپ دەبیتن یعنی ئەوەندە خراپ دەبیتن تووشی تیفۆ دەبن یعنی هەسپێ دەکەویتە ناو خەڵکی برسیاتی دەبیتن یعنی وای لێ دێتن هەموو ڕۆژێ دەچن 5-6 قبر دەکۆڵن بزن سبێ کێ دەمریتن. بیرا من تێت لەوێرێش و ئەم گەشتی نەسیمە دیانە وەکوت بن عەردەکە ڤیدیۆمایە منێ دیتیەوە سەرێ گیرکێکیە بەلێ ناوپانە ویگۆڤی بەراو دەشتە بە سیمە دو دەرێک بی دەرکێک ڤلای بی ئێک ڤلای بی پۆلیس لە بەبوون خیڤەتیش لە دەرێ بیرا من تێ ئەم برینە نۆف سیمەی بەس ماڵە خوددانە نە ئەول بە دەرکێ لەوێرێ بی پاشێنگی بیرا من تێت ڕۆژا پاشتر
قو قاعدة قلت الشيخ أحمد تجي خزمة خو بين بن خيباتي بجا مش جابوا بتخو شو أو جاء وقتي لمن دنيم بنماذج بارزان جوائز ده كان ودلنا ده بأوانا لنا أو ملتين بن مو ذرية الشيخ محمدي أو أنا هموما جوائز ده كلنا ودلنا ده بنفي بكرين بو كربلاء أواني جورشي بيش وقتي الشيخ أحمد أو محمد صديق أو صادق أو عبيد الله محمد الشيخ محمد خالد وجمال أواني همويان بو إعدامي دنيرن بو بصرة كربلاش بيرا من تيت فلكك لويري هبي بيرا من باش تيت سنة بيسي بالمدرسة الفيصلية يا دو طبق بي ام بري نتويري دا بوليسيش حفت انا بدر كي رئيس عرفاء واشت قلت يعرف سلمان اوش شو روش حرز بالويري دركش لسبق بات كي كسيك ابو ناوي مصطفى عبد الله اما وەکو بڵێ ڕاستپاردەیەکی جەنابی بارزانیە بە ئەو کەوا زۆر ئاگداری منداڵەکانی بێ زۆر ئاگداری خانەوادەکەی بێ بەگشتی لەوێ دەوری باپیرم ئەوە بوو کەمەلە مستەفا بانگی دەکەوە پێی دەڵێ مستەفا ئەتوو بە هیچ شێوەیەک نابێ لەگەڵە من بێ عائیلەم دەگەڕێتەوە بارزان و ئەو عائیلەی من ئەمانەت بێ لە دەستی تو و جەنابت سەرپەرستی عائیلەی من دەکەی زمنی ئەوەش مەلە مستەفا ئەوە بە باپیرم دەڵێ کە باپیرم بەخۆی بۆ ئێمە گەڕێتەوە عليه إدريس وكو أمانتك جورة لدست به. بلي هندي مصطفى عبد الله أكريبي أو جمع مالا ملا مصطفى دا أو درس نشا إدريس الداق. وكباسي إدريسي دا كده يقول إدريس شخصك بو هلا كشكاتي وأخوي بيشانا دا ككسكي جورة زور ملتزم بو زور عاقل بو زور بأخلاق بو. لكربلاء أو أبو ماڵ و خێزان داوایان کرد چونکە گەورەکانی ئەوانەی مابوون لە بەسرا سجن بوون محکوم بوون بە ئیعدام خێزانەکان داوایان کرد یان ئێمە ببەنە بەسرا یان ئەوان بینە کەربەلا ئەوە بوو حکومەتی ئەو سەردەمەی عێراق موافقەتی کرد ئێمە هەموومان وەکو خێزان ئێمەیان بردە بەسرا شو بەسرا خەڵکێکی بەکیری حقدا و شتێوانێکی نابێ يعني زۆر فارغ بین دنیا و دیتر بین خەڵکی باسڕە باشتر بین تەگەڵمە نەخس خەڵک جەمە دەبنی بە ئەوەنجێکت کوردی هەڵ بۆ چووە ناتگوتی کوردی شتێوە ناتگوتێ تیس پێ ناتکرد پاشان بڕیاری ئەوە درا بگوازرێنەوە بۆ بەغدا و ئەوە گوازراینەوە بۆ بەغدا کاکی دریس و لەگەڵ دایکی و ئەوانە کە دێتەوە بەغدا هێشتا ئیبتیدایی تەواو نەکردووە لە قوتابخانەی مەخزومیە لە عەزەمێ دەخوێنێت دواتر دەچێتە قوتابخانەی غەربیە زۆر جار مامۆستا دەیگوت ئەمە زمانی دایکی عەرەبی نییە قسەی پێدەگوتن قوتابی عربيان بإدريسي دشكاند وإدريسي رحمتي منو كاك مسعود لشعبية كابوين كاك ديسا شعبية شي تربو ما مساشي عربي ما نهو سؤالي شي كاك مسعود فرسي جوابي يا يوبا عربي وتي أحسنت بس أكو واحد أحسن منك واحد يشكي لتوبا اشتر لشعبة كيترة ناوي إدريسة وتي أو براما وتي رازناكي وتي براما ئەوە هاتینا قۆناغی ئەوەی شۆڕش بوو چواردەی تەمموز بارزانی هاتەوە بارزانی لەوێ تەشخیسی منداڵەکانی خۆی کرد هەڵی سەنگاندن مەجای پێدان ئەمە بۆ مێژوو دەڵێم لە هەڵبژاردنی کە بە کەڵکی خۆی و ملەتەکەی و نەتەوەکەی بێتن هەڵسەنگاندنی بارزانی نەمر من شخصی خۆم لەوێ هەستم پێی کرد ئیدریسی هەڵبژارد
کاک مەسعودی هەڵبژارد. تر لەوێ ئیدریس وەکو بڵێ بەردەوامی بە خوێندن دەدا تا ئەوەی دەبێتە پۆلی سێی ناوەندی، بەڵام پۆلی سێی ناوەندی ناخوێنێت بۆی ئەو ڕووداوانەی کەوە لە ساڵی 61 ڕوودەدا و شۆڕشی ئەیلولی لێ پەیدا دەبێت. کاکە دریس لە بدایەتی شۆڕشە وەک جگای متمانەی مەلا مستەفای بەرزان سەرۆکی نەمری کورد کاروباری عەشرەت و ماڵەوەی پێسپارد بوو. کاک ئیدریسی ڕەحمەتی باری گەلێک قورس بوو، گەلێک بە گەنجایەتی خۆی اینجا بووە 16 و 17 ساڵی. لە 61 لە مانجی ئەیلول شۆڕش هەرگیرسە، لە مانجی 12 حەدەسێکمان هەیە، عەلی مستەفا دۆلەمەری هەیە، خەڵکی لێلۆکەیە و کاتە ماڵی لە هەولێر دەبێت، خێزانەکەشی کەسێکی بەڕەگەز ڕووسیا لەیلە بیۆک. ئەمە باز دەکات دەڵێت شەوێک پیاوەکەم هاتووە مەبەستی عەلی مستەفایە، دەڵێ وتیت هەندێک پارە و هەندێک ئەوراقمان هەیە دەبێت کاک ئیدریس خەبەری ناردی دەبێت بۆی ببین کە دەبا پێی دەڵێ ئەمە پێویستمان بە چ بوو ئەو تو ئەوت لە بۆ هیناینە. ئەوەی دەستخۆشێکی زۆری لێ دەکات. ئەوە یەکەم پێم وایە یەکەم کاری سیاسی کاک ئیدریسە لە شۆڕشی ئەیلول. زێدەتر لە هەفتێ و 5 گوندێتمە حکوومەتی یەت قەسف کردی و یەت سوڵتەی بۆ هیچ سەبەبەکێنە ئیلا کوردت منطقێ نەبوونە بەعسی طلب لێ کرد ببنە بەعسی نەتبوونی محافظە قەومیە خۆت کرد. لە دواییە جەنابی مەلا مستەفا بانگی کردەوە لای خۆی کە پێویستی پێ بوو لە شۆڕشە بەشداری بکە و دەورێکی دیارتری بداتێ لە شۆڕشە. ڕێکەوتنی دەی شوباتی 1964 لە پاش ئەو ڕێکەوتنە ئیتر جەنابی بارزانی بە دوای کاک ئیدریسدا دەنێریت. لە دەوروبەری بارزانی دەبن، لە دەوروبەری دەبن و ئیشوکاری مەسەلەن ئیشوکارەکانی پێڕادەسپێرن بە زیاتر کەی مەسەلەن ئیشوکارەکان دەبێتە ڕسمی تا ئەوەی لە 66 بارەگای بارزانی دادەمەزرێت. هەردووچیان بەیەکەوە پیانەوتم بارەگای بەرزانیان ئیشی بەرزانیانە کرد. کاک مەسعود مەسئولی پاراستن و ئیشی نەهێنی و بەعزێ قەزای تر بوو ئەوانە و ئیشی تایبەتی هەبوو. یعنی کاک ئیدریسیش مەسئولی قەزای عەسکەری و پارە بوو، یعنی مالی. هەردووچیان بەیەکەوە چوون لە بن یەک خێمە دانیشتن. هەر کەسێک کە هات مراجعەیەکردن هەردووچیان دانیشت بوون لە بن خێمەکە و مواجهەی زەلامەکەیانە کرد. سوالی جوابیان لێ کرد. دوایی چیە بەدڕێیان بە فکریان ئاباتە کاک ئیدریس بەراگەورە بوو لە کاک مەسعودی پرسەی گوت چی بکەین و چی نەکەین. هەردووچیانەوە قەرارێکیان بە نسبەت ئەو شەخسەوەدا، یعنی متساوی بوون لەوەیە، بەڵام بە حکمەوەی کە براگەورە و کاک مەسعود ڕێز و احترامی کاک ئیدریسی زۆرە کرد. لە هەفتەیە کولی ڕۆژ 10 ڕۆژە زێدەتر ممکنە ئەم شۆڵتەکەین مەشغولین بە مەشاکلێت ملەتی خوبە و مەشغولین بە واجباتێت خۆیت حزبی وەیەت شۆڕشش ڕۆژێت خودبە یعنی جمعەیەک و تعتیلە لنکمە ئەم تچین بۆ ڕاوێ هەندێک جارە و ممکنە بەعزە جارەش ئەو جێتکومە نەدیتەی بچین ببینین و وەکو بۆ گۆڕینە هەوای و وەختە و جەوە. تقریبا ژیانەمە بشکلەیە. ئامر هێز ئامر بەتالیۆن سەرکردەکانی پێشمەرگە ئەهاتن بۆ لای چووکە و مەسئولی ئەسکەری بوو. ئەهاتن بۆ لای بە لیستەیەکی زۆر گەورەوە داخوازیان هەبوو. لە جەبهەی شەڕ بوون هینیان هەبوو. ئەمانە پێ داویستی لۆجستی چەک و تەقەمەنی و ئەم جۆرە هینانە ئەمانە لەگەڵیاندا ئەنیش چونکە لێکی ئایەوە کە ئەو چۆن بتوانێت ئەم داخوازیە درێژەی ئەوان هەیەە کە بێگومان پێویستیان پێوێتی لەگەڵ توانای کەمی شۆڕەشا لێکی باتەوە ڕێکی بخا کە بگونجێ لەگەڵ یەکە. جا ئیدریس وەکو دەڵێن تقریبا
نزیکەی 99 لە سەتی نهێنیەکانی شۆڕشی لەلابوو. چونکە ئەو سەرۆکاری لەگەڵ ورد و درشتی هەموو ئەو شتانە هەبوو کە بارزانی پێدەسپارد. کاک ئیدریس لە تەمەنی 21 ساڵیدا سەرپەرشتری یەک لە گەورەترین شەڕەکانی کوردستانە کاکە هەندرێن و زۆزک بووینە. ئەو سەردەمی لە 21 ساڵی ئەتۆ بتوانی جەنابی بارزانی احتیمادی وای بخاتە سەرێک کە بێت سەرپەرشتی ئەو شەڕی بکات و دەستکەوتێک بەدەست بینێ کە بەڕاستی تا ئێستاش تاریخ سەرکەوتنەکان لە ڕۆژ بە ڕۆژ بنوێ کاتەوە تا ئێستاش دژمنانی کورد باوەڕیان وانەیە کە هەندرێن شەڕێکە بەتەنیا کورد کردوێتی. شەڕی هەندرێن وەرچەرخانێکی گەورەیە لە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە باشووری کوردستان و بزوتنەوەی چەکداری شۆڕشی ئەیلولدا. یەکی ئایاری 1966 بەهۆی ئەوەی کەوا ملازم ڕاست هەبووە لە ڕێزەکانی حزبی شوعی کەسێکی با ڕگەس عەرەب بووە لەوێ زەماوەند دەبێت زەماوەندی ملازم ڕاست دەبێت جۆرێک لە کەم تەرخەمیە نازانم چیە لە پێشمەرگەکان وەکو دەڕێ هاتوونەتە خوارێ ئیدی ئەوە حکوومەت بە فرسەت دەزانێت و یعنی بەشێکی چیای هەندرێن دەست بەسەردا دەگرێت. بۆ ئەوە نەبوو تەنها چیای هەندرێن و چیای زۆزک بگرن ئەوان ئەو لەشکرە و ئەو سوپایە و ئەو چەکدارانەی کە سەر بە ڕێژێم بوون ئەو کاتەی هەروەها ئەو ماشینە زەنجیە قورسەی وەکو لە فرۆکە و دەبابە ئامادەیان کردبوو وەکو شەڕی دەوڵەتێکی بۆیان ئامادە کردبوو. ئەنی مختل ناوپردان بووین شەڕەکە شەڕێکی مهم بوو چونکە حکوومەت شاخ هێندرین گرت بوو هەبوو لێ بسێننەوە ئەیتر ئەوە بوو کاک ئیدریس بەعتیبار مەسئول عەسکەریە سەرپەرشتیە کرد. لە شەڕی هەندرێن کاک ئیدریس دێتە شوێنێکی کە 3 بۆ 5 کیلۆمەتر لە هەندرێن و لە زۆزک دوورە. هاتنی کاک ئیدریسی بۆ منتیقەی بۆ کۆسپێسپی موقعی ئیشرافە لەسەر هەردوو بەری هەندرێن و زۆزک شتێکی گرنگ بوو بڕیارێکی زۆر زیرەکانی جەنابی سەرۆک بارزانی بوو لە دروستکردنی ئەو قیادە مەیدانی لەوێوە. بارزاني بعد شرحت للخطة والكذا انتعش معكم قال بارك الله بكم قال له إدريس تسوي جسر من نانا إلى هندرين الشي يحتاجون من العتاد من الأرزاق قال له بلي أزمني وفعلا إدريس ما قصر سوى جسر من الاحتياجات حتى رشمالات دزلنا إلى فوق لأنه منطقة باردة وكبكب منطقة ثلجية ثلج يبقى بها صيف وشتاء. فإدريس أيضا قلت لك كان مشرف على زوزك ومشرف على قروع ومراغة. قروع ومراغة صار بها قتال وصل القتال بالسلاح الأبيض. بالنسبة لزوزك 3/4 زوزك صارت بيدهم بيد الحكومة بقت فقط القمة. ڕۆژی 12 مانگ یعنی نزیکەی دوای 10 ڕۆژ تواندرا سەرکەوتنێکی زۆر گەورە لە شەڕی هەندرێن بەدەست بێن. بعد الانتصار مال الهندرين احنا حصلنا على مكاسب مال اللواء الرابع كان كومبليت بما فيها الطبابة والأسلحة وكذا وعدد من الأسرى مو الآن أنا بش اسمه وكلهم نزلناهم إلى كاك إدريس اللي هو كان مشرف على الجبهة. فعلا كانت عملية الهندرين غيرت كل شو اسمه. ثالث يوم اجوا وفد مفاوض وبعدين اجى عبد الرحمن عارف بنفسه. كأو سركوت نبو لهندرين يكسر عبد الرحمن بزاز وكات السروق وزيران بو هات السر تلفزيون وتي اما لقال هر كسي ريكوين تابي جمرقيكي جمع بيلا شاخ ام كيرشي هر امينه يتر او بو لقال جنابي بارزاني كوتنا قفتوغو لدواي او سركوتنانا عبد الرحمن بزاز بياني بيشتوني حزيراني در هنا كزور لبياني مفاوضات 64 زور تشتي تدابو بو قضية كردي.
کە مفاوزات دەستی پێکردەوە لە ئەنجامی ئەو شکستانی کە جەیشی عێراقی دووچاری هات لەگەڵ هێزەکانی شۆڕشی ئەیلول بۆیە دەبینین ئەو ڕێکەوتنی لێکەوتەوە کە لە 11 ئاداری 1970 کە بە زیاتر لە مێژوودا بە بەیان ناسرایە بەڵام خۆی ڕێکەوتنێکە لە نێوان شۆڕشی کوردستان و حکوومەتی عێراقی کە ئەمە دیکۆمنتێکی گەورەیە کە بۆ یەکەم جارە لە دوای دەستوری کاتی ساڵی 1950 ڕژێمی عێراقی دام بە مافەکانی نێتەوەی کووردا دەنێت و قۆناغێکی نوێ دەست پێ دەکات لە بزوتنەوە ڕزگاری خوازی کوردی لە هەفتە لایەنە سیاسیەکەی بە تەواوی بەدەردەکەوێت بە تەواوی بەدەردەکەوێت و بە بەشداربوون لە گفتوگۆکانی ڕێکەوتنی مێژووی 11 ئادار 1970 کە 6 مانگ دەخایانە 3 مانجی نهێنی و 3 مانجی ئاشکرا. جاری ئێمە ئاچوون جارێوانە هاتن بەو شێوەیە جاری وا هەبوو تەمەەن کاتەنەوە پردان بەلام سووا خۆی حازرە بوو سەرۆکی هەموو ئیشەکان بوو بەڵام کە ئەچوینە بەغا جاری وا کەشتی زۆر گرنگ وایە کاگیریش و کاگمەسۆیش هاتن لەگەڵمان ژۆکو وەفد بوون ینی بەیەکەوە بووین و ئەوانیش لەگەڵ ئێمە دەوریانە دی و مشاورەمان لەسەر هەموو شتێک کرد بەیەکەوە و تەمبوونی ئەوانیش گرنگ بوو چونکە کوڕی مەلا مستەفان کە حکوومەتیش مەبەستی بوو لەگەڵ مەلا مستەفا پەیوەندی هەبێ. کاکە دریس عضوێکی فعالی وەفدی مفاوز بووە لە بەغا ئەو وەفدەی کە بە نەتیجە گەیشتە ڕێکەوتنامەی ئازار کە تا ئەو لەحزەیە تا ئەو مێژووە گەورەترین دەستکەوت بوو کە بەدەستی ملەتی کورد هات. هي في صميم الود والإعجاب لك عن جميل ئیعلانەکە بۆ ئێوارەکەی ڕۆژی 11 لە ئیزاع و تەلەڤیزیۆن ئەحمەد حەسەن بەکر بەیانەکە خوێنەوە منیش بەرقی مەلا مستەفام خوێن ئەتیبار سەرۆک وەفدم ڕۆژی دووەمیش کە چوون بۆ ساحەی تەحریر ئەو احتیفالات و شتوانە بوو ئەحمەد حەسەن بەکر قسەی کرد منیش قسەم کرد بەڵام لە پاشەوە ئەحمەد حەسەن بەکردەوە لای مەبەست بوو ئەو سەدام دەستی کاگدیش و کاک مەسعود بەرزکەنەوە بۆی ئەوانە کوڕی مەلا مستەفان تەوان زیاتر بۆ ئیبراز ینی بۆی بڵێنەوە مەلا مستەفاش لەگەڵمانەوە هاوکارە و ئاوا ینی بەو شێوەیە. اتفاقیەی مێژوویەی 11 ئازار ئەوەل جار بوو یەکێک لە کوڕەکانی بارزانی نەمر بێتە ناوچەی بادینان سەردانێکی مێژووی کرد بوو مووسڵ بوو شنگار بوو دهۆک بوو ئامێدی بوو زاخۆ بوو ئاکرێ بوو شێخان تقریبا جەماوەر ئەو وەختە ئەوەندە تێنی بوو کە ببینیت. مؤتەمەری هەشت کە لە دوای ڕێکەوتنی 11 ئازار بوو کاک ئیدریس موازنەی مؤتەمەری ڕاگرتەوە بە شێوەیەک لە شێوەکان لەولەبی حرەکەی کۆنگرەکەش بوو. ویجالوێری بیرامنتێت ئیدریس دگە مەسعودە هەردوو کردنە عضوێت لجنە مرکزی هەمیاش بالإجماع يعني رأي داك باعتبار دستو بيت هنگونه و هارو كاري هنگونه بحقيقة إجدا هر دو بيج وزور وكو قوتت نشيد بينو هارو كاري باب خود كر وكو دست راسته بود. لە یادداشتەکانی حەردان تکریتی کە باسی ڕێکەوتنی ئاداری ساڵی هەفتا دەکات دەرێ ئەمە بە شێوەیەکی تاکتیکی ئەومان کردی هەتاکو دەتوانین خۆمان بگرینەوە و پشتگیریەکی زیاتر پیدا بکەین و زیاتر لە ڕووی سەربازیەوە خۆمان ڕێک بخەینەوە و پاشگەوە فعلەن ئەوەشیان کرد ینی یانە 11 ئازاری وەختێک و هاتی ئیمزاکردن مەلا مستەفای ئیمزا کرد بە نیەتەکە پاکێش وەختێک و لە مووسڵ لە مەقەڕێمەدای پاش هەیڤەک و تشتەکە لە پاش تەوقیع بەیانە 11 ئازار تو وەختدا مە شعورە هەندێک کرد و لازمە ئەم حەزەرێ وەربگرین و هوشیار بین لە دەستی حکوومەت. هەندێک حەدەسمان هەیە لەو حەدەسانەکەەوە لە مانجی 6 لەسەر هەفتی 12 1970 هەوڵی تیرۆرکردنی کاگدری زەدەن لە بەزدا
و ڕاستیش بێ ئەو هەشیاریامە شتێکی ڕاست بێ و تەشخیصەکە درست بێ و آخر تشتیش ئەوە بوو و ئەم چوین بۆ بەغدا کودا پیرۆزباییە لە ڕئیس جمهورە و لە حکوومەتێ بکەین بە مناسبەتە عیدە ڕەمەزانێ وەختێک و ئەم چۆیاوێجی چەند برادەر تگەل مندا بوون وەکو حەمید بەرواری و کاک محەممەد عەزیز و چەند برادەرێکی دی لێرەوە من بڕقیەیەک وەرگرت و ئەس زوو بێمەوە چونکی لێرە شۆڵ بە من هەبوون وێ ڕۆژاک و من اختیار کردی بێمەوە پاش نیڤڕۆبی سەعات سێ ئەس دەرکەفتم لە بەغدا وا نەزانی و ئەس هاتی چونکی من خەبەر نەدا حکوومەتی و ئەس دچمەوە ئەس هاتم بوو کەرکووک و بێمەوە بوو هەولێر و بێمە گەڵاڵای جماعتت مەیەت کولویجی مای بوو هەندێک و تعقیبە بەعزە شوڵا بکەن ئەوێت و من پجهێڵای ما بوونەوە پشەوێک و مەقڕێ تەئاخی هاتنەوە بۆ ئوتێلێ حکوومەتی جماعتێک درستکردن لە ئەمنێ ڕێکاوان گرت و پشەف سەعات 12 تقریبا 12 بوو دانە بەرگولە وە کاک حەمید بەرواری بریندار بوو هەتا ئەڤڕۆشیە مەشلولە و یە درستنی دوای چەند جار مەسەلەن سەردانیکردنی کاگدریز بۆ ئێران دیتنی بەرپرسانی ئێرانی و داواکردنی لێ ئەوەی کەوا دەبێت ئەمریکا بێتە سەرهێڵ ئەمریکا یارمەتیمان بدات ساڵی 72 سەفەرێکی گرنگی ئەو جەنابی دکتۆر مەحموود عوسمانی یان کرد بۆ ئەمریکا لەوێ زۆر شت لەسەر بینا کرا من و کاگدیش چوین کە چوین لەوێ طبعاً پەیوەندیەکان هەموو لەگەڵ CIA و خارجیە و دیفاعی شتیا بوو بەڵام نەهێنی بوو زۆر نەهێنیەکی بێقەید و شەرط طبعاً ئەیتر دەستی پێکرد ئەو 20 ساڵە نەهێنیە من نوێنەری شۆڕژ بوو لە 65 من نوێنەری شۆڕژ بوو تا 73 تەبی ئەوان هاتن من ئاگاداری ئەمە نیم خۆ دەزانی ئەمە بە شێوەیەکی زۆر نهێنی لە تاران کیسینگەر هاتبووەوە دێن بۆ ئەوێ لەوێ کە لەگەڵیاندا ئەنێشن لەگەڵ هێڵمز و چێ و چێ و چێوانەی حکوومەتی ئەمریکی بۆ ئەوەی بۆ ئەو مۆزوع قسەیان لەگەڵ بکەن یەکێ لە مەرجە سەرچیەکانیان نهێنی پارێزی بوو ئەساس بوو بۆ ئەو پەیوەندیەکانی پاش دروست بوو یان پاش خیانەتی اتفاقیە جەزائر ئەمە ماوە وەکو جەکێک ئێمە بەکارمانەینا دژی ئەمریکا و ئیدارەی ئەمریکی و کە چۆن واستان لە دۆستەکان و حەلیفەکانتان ئینا ڕاستە تەمەنی زۆر گەنج بوو بەڵام خبرەیەک و ئەزمونێکی یەکجار زۆری هەبوو تۆ لەگەڵ مەلا مستەفا بیت و هەموو ئەو شتانە ببینیت و وەفدی جیاواز و مفاوەزات لەگەڵ حکوومەتی عێراقا و لەگەڵ سەدداما و لەگەڵ ئەحمەد حەسێن بەکرا هەمووی تایە بیت. حکوومەتی عێراقی دوای ئەوەی خۆی زۆر بەهێز کردەوە و لە ڕووی توانە سەربازیەکانیەوە لە ڕووی هەندێک پشتگیری پەیداکردنەوە بۆیە دەبین ئۆتۆنۆمیەکی شێوازێکی زۆر کەمتر لەوەی کە لە یازدەی ئادار بە تایبەتی ئەو مەسەلانەی پەیوەندیان بە ناوچەکانی کەرکووک و هەبوو و لەوە پاشگەز بووەوە بۆیە بڕیاریدا کە حکوومەتی عێراقی ئەوەی مەبەستە بە ئێوەش ئەگەر ڕاستی دەبن ئەگەر نا شەڕ دەست پێ دەکاتەوە. علاقاتت مەتگەل حکوومەتە عێراقی vێگاوێت باش نینە چونکی بڕاستی بەیانە 11 ئازارێ چەند شتێکت ئەساسیەت تێدا نەهاتنە چارەسەرکردن. تحديدا منطقة كردي هتا vێگاوێ نەهاتیەکردن ئیحسا نەهاتەکردن وصيغة حكم ذاتي كو لازم ابو ملتي كرد بيت تطبيق كرن حتى فيغا بتقال حكومة عراقي ام نجاشتين نتيجة اذانا تشتت اساسية كو ملتي كرد سعيت كاتن كو بخو جيب جيبك حتى اوش نهينا كرن تشتكي معلومة كو علاقات باشنينا ودبيجنش حوار يا هيتنا بين ممثلة حركة كردي شورشي حزبيتي قال حكومتي اما حتى فيغا تشتكي ايجابيه وتصور بكين دي معالجه مشاكلات مكه ام نابيني تا تگەینە ئاداری 74 ئاداری 74 هەشتی سێ سەفەری بەغدا دەکات بە یاوەری شاندێک
طبعا ئەو سەرۆکایەتی شاندەکە دەکات لەگەڵ سەدام حوسێندا دەنیشێت. آخر محاولة بارزاني نمركر كشر 74 نبيت تكليف إدريسيان كربجتا بغداد وصدام ببيني بيرم ديتوا وقتا ماليان همويان خريج بتعزية دابنين كإدريس ناقريتوا يعني لدستي أو وقصيكي مشهورة هيا صدام قلت باوكد بلك من مجبور أكام كواز لبشك عراق ببينم باتي همو ولات عراق بباريس مقصدي تنازل بو إيران أكاد بو شط العرب أكاد أويش بو سببي همو كارثات عراق بيداش جوابدانەوەی کاگەدریسی معروفە چی پێ دەڵێ وا باشە وا شایستەترە تۆ تەنازل بۆ ملەتی خۆت بکەی تەنازل بۆ ملەتی خۆت بکەی نەک لە بۆ خەڵکی بێگانە ئەگەر بیکەی تۆ متمانە لەدەست دەدەی لە ناو ملەتەکەی خۆت بۆیە باشە نەکەیت و بە بڕیارەکاندا بچیەوە. هیچ مفاوضاتێک نەبەت زیینە بە عەلەنی نییە لەگەڵ حکوومەتی عێراق وەلەم کاتەدا من تەسەور ناکەم کە بتوانین مفاوضات شەشی ئازاری 75 لەگەڵ عێراق و ئێران گەشتونە ڕێکەوتن لەسەرەوەی کە ئێران هیچ کە لەمڕۆ بەدواوە یارمەتی پێشمەرگە و حرەکەی کوردی نەدا. ڕۆژێک هەفتی سێ لەو نامەیەکەوە لە کتێبەکەی جەنابی سەرۆک ئاماژەی پێکرایە و نەسەکەشی بە دەستنووس دانرایە. دیارە کاگەدریس بۆی باز دەکات دەڵێ بۆ بەیانی هەستام بینیم تۆپەکانی کەوە سوپای ئێرانی مەسەلەن لە ناوچەکانی حاجی ئۆمەران و ئەو ناوچەدایانەیە خەریکن دەیکێشنەوە دەرێ پرسیارم لە ئەفسەرەکە کرد چیەوە دەرێ وڵاوە فەرمانمان پێکراوە دەبێ ئێمە تۆپانە بچێشینەوە. دیارە جوابدانەوەیەکی زۆر جوانی جواب دەداتەوە دەڵێ زۆر باشە دەڵێ ئەگەر ئێمە نەتوانین کەرامەند وەکو دەڵێ بە کەرامەت بژین دەتوانین بردنێکی شەرەفمەندانە هەڵبژێرین. لە دوای نسکۆی شۆڕشی ئەیلول باسەکە کە کاکیدریس چۆن لە جوڵەدا بووە بەبێ ئەوەی کە تەسلیم بووبی. کاکیدریس لەوێوە کە هەمیشە لەژێر چاودێریش دابی بەڵام ئیشەکەن بۆ زیندوکردنەوەی شۆڕش. کە گەیشتینە ئێران ئیدریس ڕەحمەتی پێشوازی ئەو جەماوەرەی دەکرد. هەندێکیان لەواندا بەش دەکران بۆ شارەکان هەندێکیشیان بەرەو نەغەدە و ئوردوگاکان. ئیدریس ڕەحمەتی هەر لەوێ کەسێکی دەستنیشان دەکرد کە سەرپەرشتی ئیشەکە بکە. بەسەر کەمپەکانە گەڕا یەکەیەکە خەڵکی بینی دڵی هێدانەوە هیوای بۆ دروستەکردنەوە کە شۆڕش ڕاستە تووشی نسکۆ بۆ بەزیینەوە بێتەوە دروستە بێتەوە. ئەو فەرماندانەی کە لە شۆڕشی ئەیلول ئێستا لە کەمپەکانن بە ڕێگەیەکی تایبەتی خۆی خەڵکێنار دەلایەن ئەچوونە کەرەج لەوێنە لە جەوێکی زۆر نهێنی ئەیانی بینی ئێمە ئەم نخبە کەوازری پێشکەوتو لەگەڵ ئەم سەرکردایەتەکانی کۆن دادەنیشین چۆن ئێمە تەقیمی نسکۆی 75 بکەینەوە و لەو چاوە ئێمە زانین خلافات پەیدا دەبێت لەسەر ئەسبابی ذاتی و ئەسبابی مەوزوعی نسکۆیەکە. دەشی کورد دەیگوت ئێمە خاوەنی نەخسەکەین هەر کەس با بڵێن مەسەن بڵێن بڵێ بەرزان بڵێ ئێمە مەسئولێتین سەرکردی بەرزانی ئێمە مەسئولی هەموو شتێکین نەی دەشاردەوە بەکەنجەکان دەیگوت بڵێ ئێمە وتی من ناترسێ بڵێ ئێمە سەرکردە بوون ئێمەش بەپرسین لە سەرکەوتنەکان و لە شکستێکانیش. ئەوەی من لێم بیستووە و لە دانیشتندا باسی کردووە باسی لەوە دەکرد کە کورد دەبێت ئەوە تێبگات کە لەمەوە دووە حزبێک بە تەنیا لەوانەیە نەتوانێت نوێنەرایەتی هەموو کورت بکات بە حکمی ئەوەی کە خەڵک دابەش بۆ بەسەر ئەفکاری جیاجیادا بۆیە دەبێت ئێمە ئەوە قبولکەین کە مەیدانی سیاست مەیدانێکی کراوە بێت. کۆتری ئاشتی بوو ینی پیاوی ئاشتی بوو پیاوی دووبەرێکی و هاندان و تیشکردنی ناکۆچەکان نەبوو. کاکەدریس بە تەبیعەت ئینسانێکی قەومی کورد بوو وەکاڵی قەومی کورد ینی کوردی عێراق و
تورکیا و ئێران و سووریایی لە یەکجار نەیەکردەوە و لە ناو هەر پارچەیەکیشا هیچ کوردێکی لەوی تر جیا نەیەکردەوە و مەبەستیشی دایماوە بووە کە کوردێک پارچە بێ و یەکدەنگ بێ بزانێت چیەوێ بزانێ هەدەفی چیە مەسلحەتی چییە و چۆن بەو هەدەف و مەسلحەتە ئەگات زۆر زۆر دەبارەی کوردستانی تاپەڕێنەتەوەی بوو فکرەی دامەزراندنی کۆنگەری نەتەوەی فکری ئەو بوو لە 1982 تا ئێستا جێبەجێ نەکراوە ئەو وەختە فکری ئەو بوو من لەگەلی بوون لە پەیوەندیەکان لەگەلی بوو. لە پاش 75 زۆرترین فشار لەلایەن ساواکی ئیرانیەوە بۆ لەسەر کاگی دریس بووە بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک ڕێی پێ نەدەن هیچ جومزۆڵێکی سیاسی بکات. من بەبیرم دێ کە یەکەم بەیانی قیادە موەقەتە دەرچوو ئێمە لە هێشتا لە کەرەج بووین نوێنەری ساواک کە پەیوەندی لەگەڵ ئێمە هەبوو پیاوێک بوو ناوی ئاغای موبینی بوو بەیانەکەی قیادە موەقەتەیان بیست بوو یا هێنای لەگەڵ خۆی بە تاواتی لەبیرم نییە وتی ئەوە تاوەنە بوو باسی پێیانە کرد باسی پێشکەوت و خواز و تەقەدومیەت و بڵین مارکسی و لێنینی و ئەمانێتیا بوو ئیتر وەکو شتێک کە ئەهامە چۆنە بێ ئەمانەوە ئاکەن وتی ئەوەی ئێوە کردوتانە میلەتی ئێمە خۆواز نایانێ لە خەبات میلەتی ئێمە بەردەوام بێ لە خەبات و ئەم شتانش ئەبێ بەڵام ئێوە واتان لە ئێمە کردووە ئێمەتان هەمووتان هێناوەتە ئێران خەڵکی تر هەیە باوەڕی بەو مەسیرەیە هەیە و بەردەوام بنتیایە تەوێ یەکێک لەوانەی کە ڕۆڵێکی ئەساسی هەبووە لە دامەزرانی قیادەی موقت کۆکردنەوەی کەوادر لە مووقف نیشاندان لە دۆزینەوەی مەجال بۆ بزوتنەوەی بۆ تازەکردنەوەی بزوتنەوەی شۆڕژێری کوردستان کاکە دریس بووە. پشتی 75 شوڕە شکستی و خەلکی ما قەستۆ ئیرۆنێ کردی هەرچەندە نسبەتەوە پتر مۆنەت ملەتی دۆ نسبەتەکە کێم چوونە ئیرۆنێژی بەس پۆش ئەوێت چوینە ئیرۆنێک کۆدرێت مخلصێت عسکەریژی هەبوون و یە تەنزیمیژی هەبوون و گڤۆشتنێت دژمنی لە هەمی ڕەخەوە هەبوون بذۆت لە ئیرۆنێ سۆڤۆکۆ ئیرۆنی کۆکە دریس شیۆت وێ فترێدۆ معنەویۆتێت ملەتی بچ پێش بەبەتن هەندە کۆدرێت عسکەریەت بهێم ژێگرتن نهێنی بە ڤڕێکردنا دەڤەرۆ لە قۆیەک وەکی ئەحمەد شەهنە بەروۆری وەکی عەریف یۆسینێ دۆستکی ژووری وەکی وەیسی بۆنی وەکی مستەفۆ نێروەی ئەڤنا بوونا پشتگیریە کوستانەدە کۆمەزن بوو تەنزیمۆتێت پۆرتی داخلی بۆژێ ڕۆدۆ و دگوندۆدۆ ینی گەرمۆتیەک بووچێکە کو پتر حەماس بووچێ بیتم شێن شولێخوا بکەن. بریارێ سەرکردایەتی پارتی ماڵێ بارزان کە کاک مەسعود لەگەڵ بارزانی بشتە دەرەوە کاک مەسعود سەرپەرشتی ڕێخستنەکانی ئۆروپا و ئەمریکا و ئەو جیانە بکات کاک دریس بمینێتەوە سەرپەرشتی وەزعی پەناهەندان و قیادەی موقەتی ئیرانێ بکات. لەو بارودۆخە بتوانیت ئەو هاوکاریە پێشمەرگە بکەیت پێشمەرگە بنێری و کادر بنێری و ئەو جومزۆڵە سیاسیانە بکەیت بەڕاستی ئەگەر ئەوە ئازایەتی ئیدریس نەبێ هیچی تر نییە بۆ بە تاقی تەنیاش لە ئێران مایتەوە هەرچی سەرکردایەتی ئەندامی سەرکردایەتی کاتی هەیە هەمووی لە دەرەوە بووە یان ئەو تێ مەسەلەن لە ئەوروپا بووینە یان ئەو تێ ناوچە ئازادکراوەکان بووینەکەوە نمونێ وەکو جەوەرنامێق و کاکەریم و ئەوانە تاکە شەخص لە ئێران مایتەوە هاوکاری پێشمەرگە و ئەوەی کردی کاگی دریس بوو. کۆکە دریسی بڕقیایك بروسکە بکردیت بینێ بڕقیا بەس هینگێ مکۆلبێت ماپ عربی بوو عربی نوێسی بوو بڕقیا ڤرێکێ مۆجد بەگێ چەلی دۆف محەممەد خۆڵت بوو ساڵی پێشبەرگەکێ کەبنا ئەوی ئینۆ گوندێ بنۆڤێ تەسلیمی سۆڵح مەڵە عەلی کرد ڕەحمەت لێ بن نەمۆیە ئەوی ئینۆ دۆف شەهید عەلی تیۆیە نۆبەینۆ مۆیە و بنۆڤیە و دقي بروسكيجي فوق العادة نبسي بوشنا عددي وتاريخ واجي دوي هيفو هجد بو حفتي وبينجي كو تخويل كربو بيتا ام هو تخويل كاين بو نويكرنو تنظيمات الدهوك نينوا وصلاة ورزل ما بو همي منتصبات بارتي وإن شاء الله سركتن بهرما ملاتي مايا أفا بو عاملة كمازن بو ريك خستن بلاو بو المنطقة برواريو
واليو دبروا دهوكي همجكي وحطوا ميسلجي وحطوا جورج جهاز تا بغدادي بشتي او مفارزات عسكري جهاتين او بنا دعم بوفان بوفان تنظيمات الداخلي يعني جرماتي بتر بوچيبو كوبشين شوله خويا داخلي جي بكن بارزاني بر نوروز وفاتي كل لبير ما لبي كاك دريسم لبير لا كرج او هم خلق كوبونا رسمه كان مدسيدانا هي حتى حوشك لدرو قرتوما خلقي زور بو كاك دريسم لبير يكم جار وديتم توزي الريشيات بو بلان زور پریشان بو هر بو زیتور یا یدهاتو دچو بلان حالاتێک بوو کە دەزانی لێرە نییە مشکی لە شوێنێکی ترە دوای کەمێتەکە بەرەو شنۆ هاتەوە ئێمە ڕۆیشتین لە ساحەکەی شنۆ ساحەی فوتبۆڵ هەبوو لەوێ سیارەی ئاگرکوژێنەوەیان هێنا بوو تەعان خەڵکێکی زۆر وەوانە ڕسمەکانم هەیە خەڵکێکی زۆر بوو لە بیرمە چوون کاک ئیدریس و کاک مەسعود و ئەوانە چوون لەسەر سیارەکە با بڵێنەوەی ئاگرکوژێنەوە ڕاوەستان قسەیان دەکرد کەمەیتەکەیان هێنا من هێندێک ڕستم هەیە کە وابزانم دەبێت تاقە ڕستمی کاک ئیدریس بکە خەریکە دەگیریە لە پێش تابوتەکەدا برزانی جوه جهان وار کر برزانی جوه جهان وار کر جوه جهان وار کر امید آمد افد تارو مار کر ست حیف و مخابل ایشای کردا واروجه تو قشت دجمه بردان بەخاک سپاردنی جەنابی بارزانی کاتێک بۆ ڕۆژی دواتر ویسترا قسە بکرێت کاک مەسعود هات قسەی کرد خەڵکێک هەبوو لەوێ داوایان دەکرد ئیدریس بێت قسە بکات هات گوتی کاک مەسعود ئەو قسەی کردووە لە جیاتی هەمومان قسەی کردووە پێویست ناکە قسە بکەین برایانی خۆشەویست ئێمە وامان اختیار کردبوو کە کاک مەسعود لە جیاتی هەموومان قسە بکات لە جیاتی هەموو بنەماڵەی ئێمە قسە بکات و هەموو مەقسەدەکەشمان ئەوە بوو ئەم چەند ڕۆژە کە ئێوەمان دیوە ئەو هەستە ئەو برایەتیە ئەوەی کە ئێوە دووتانە بۆ خاتری تەشییعی جەنازەی بارزانی و تعبیر لە شعوری ناخۆشی و حزنی خۆتان هیچ کەسێک نییە من کە بتوانم سپاستان بکەم یا تەشەکورتان بکەم ئارەزووی من ئەوەیە وەڕجای منیش لەخوا ئەوەیە کە ڕێگەیەکی باش و ڕێگەی برایەتی ڕێگەی یەکەتی ڕێگەی هاوکاری بدا بە ئێمە و ئینشاءالله لەسەر ئەو ڕێگەیە ببین بە برای یەک و بتوانین حقوقی ملەتی خۆمان و هاوکاری حقوقی هەموو ملەتێکی زەعیفی لە دنیا حەزیش ناکەم کە ئەو قسانەی کە کاک مەسعود کردی من تکرار بکەمەوە جارێکی تر لە قوڵایی دڵمەوە لە جیاتی هەمووشمانەوە زۆر زۆر تەشەکورتانەکەین زۆر زۆر سپاستانەکەین و وا ئەزانین بارزانی قەت نەمردووە و ناشمری و عهد و پەیمانیش تازاکەینەوە کە بە حەول و قووەتی خوا بە هاوکاری و دڵسۆزی ئێوە و ملەتی کورد لە هەموو شوێنێک ئیستیمرار بکەین تا مەسیرەی ئەو تەواوە بێت ئیتر خدا حافظ و خوای گەورە ئاگاداری هەموو لایەکمان بێت لە مۆتەمەرینۆ باسی مالی مال مستەفایان کرد گوتی ئێوە نسکۆیەکمان تەسلیم بە ئێمە کردووە وەڵام نەیان گوت نسکۆش گوتیان نەکسەیەک ئێمە وا شۆڕەشێکتان تەسلیم دەکەینەوە کاگەدری چۆ سەر منەسە گوتی هەموومان نەکسایەکمان تەسلیم بە ملەتی کورد کرد ملەتی کورد و کوردستانیەکان ئەمڕۆ شۆڕەشێک تەسلیم بە ئێمە دەکەن ئەگەر کاغەزی مەلا مستەفا نەبووە و کاغەزی ئێمە نەبووە و دۆستەکانی ئێمە لە کوردستانی تورکیا و سووریا و لبنان و ئیران نەبووە ئەم شۆڕەشەی ئەوانە لەبەر ئەوە ئەوێ هەمومان احترامی ملەتی خۆیان و سوپاسی ملەتی خۆیان بکەن ئەگەر کاغەزەکانیش بخوێنینەوە دەستی کردەوە بە گوتی گیرفانەکانم پڕی کاغەزە هەمویان دەربێنم کەیفی خۆتانە خلافەکە ئاشکرا بوو لە مۆتەمەر
هاتە پێش و من بەشدار بووم ئەندامی مؤتەمەر بووم کە چۆن لە نەتیجە کاکدریس قسەی کرد کە کۆنگرە بریار ئەدات ئێوە بریار نادەن ئەندامانی کۆنگرە بە شێوەیەکی دیموکراسیانە حزبیانە هاتوونە ئەوان ئەم کۆنگرە خاوەنی بریارە نە ئێوە من ئەمە لە بیرمە ئەم قسەی ئەو حەولیان ئەدا کە ئەم دەرزە دروست بکەن جیاوازی لە بینی کاک مەسعود و کاک ئیدریس بکەن لەسەر ئەوەی چێ دەبێتە سەرۆک کێشە دروست ببێ یان بەڵام هەوڵەکان ئەوە بوو کە پارتی بمێنێ ڕێبازی بارزانی بمێنێ لە کۆبوونەوەیەکی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی موقت لە کۆبوونەوەکە قەرارماندا کاک مەسعود بچێت لەگەڵ خانەوادەی خۆیان کاک ئیدریس و کاک شاه محەممەد خالید و چێ خانەوادەیان خۆیان بەهینەشیان هەیە هەیەیەکیان هەیە بچێت لەگەڵەوە هەیە دابنیشتن دوای مردنی مەلا مستەفا چیان پێ باش بوو بێ بە سەرۆکی ئێمە قوبوڵمانە هەر چێکیان بێ بەجددی کاکی مەسعود ڕێی وا بوو دەبێت کاک ئیدریس ببیتە سەرۆکی پارتی هەردووکیان یەک کەس بوون لە دوو قالبی جیادا بوون بەس هەردووکیان مەلا مستەفایەکیان دروست کرده بوو و هەر ئەوەش بووە بەعاسی سەرکەوتن شێوەیەک لە معاملەی برایەتی بە دەگمەن من بینیوە لە مابینی براکاندا هەبێ جەنابی کاک مەسعود ڕۆژێک وەکو ڕئیس تەعاملەی لەگەڵ ئیدریسی ناکرد ئیدریسیش ئەوەندە ڕێزی بوو دەیگرتەوە وەکو ڕئیس حەزب تەماشای دەکرد آخر ئەمە دلیلی پەروەردەیەکە کاک ئیدریس دەبێت ئەندامی مەکتەبی سیاسی و بەرپرسی سەربازی و بەرپرسی پەیوەندی گشتیەکان لەوێ بە شایەدی فەلەکە دینکاکەیی دەڵێت یەک لە بڕیارەکانی کۆنگرە ئەوە بووە ئەنجومەنی نیشتیمانی کوردستاندا بمەزرێت نەک تەنها باشووری کوردستان بەڵکو هەموو پارچەکانی تری کوردستانیش ئەندامیان هەبێت لەو ئەنجومەنە بەڵام بەداخەوە دەڵێت بەهۆی ئەو پێشاتە سیاسیانێکەوە دروست بوو زەنجی عێراق و ئیرانی بەسەردەهات ئەو شتە لە بارچوو دەنا دەڵێت بزەبت ئەوە بیرۆکەی ئیدریس بوو بەمەی گوت 100 نەفەری دەبن لەبەر ئەوەش گوتی دەتان نێرم چونکە سەدام حوسێن گوتیتی ئاوێ دیزلە و فورات لە مالێ بارزان حرامە جوابێ سەدامی دەدەنەوە دەچن زەربەشی وە تۆ دادەنێن پشتی دیراسە و تاکتیک و پلان زەربەشی وە تۆ دادەنێن کە بەغدا پێ بەهەژێ هەرچی خەباتێکی نەتەوایەتی هەبا ئیدریسی ڕەحمەتی دەیویست ئەگەر بتوانێت کۆمەکیان بکاتەوە ئەگەر بتوانێت ڕێنەماییان بکاتەوە ئەگەر بتوانێت مەسەرەن دڵنەوەییان بکاتەوە ئەگەر لێیان قەومە دیپلۆماتێکی واقعبین بوو ئەوە تەعامل لەگەڵ واقعەکەیە کرد چۆن هەیە وایە و ڕەئی خۆش ئەیدا بە ڕاشکاوی کە مەسلحەتمان لەم قۆناغەدا لە چیدایە یعنی دیپلۆماتێکی پراگماتیکی بوو نەیە ئایدیۆلۆجی بی خاوەن هەڵوێستی سیاسی مسبەق بوو کراوە بوو بە حەقیقەت لەگەڵ شیوعی تەعاملە کرد لەگەڵ ئیسلامی تەعاملە کرد لەگەڵ پاسۆک تەعاملەیە کرد لەگەڵ لایەنەکانی تر هەموو تەعاملەیە کرد یارمەتی دەر و مەلجەئی کاژیکەکانی سلێمانی کە منبعی سلێمانی بووە بەرەحمەتی کاک ئیدریسی نەمر بووە اینجا بۆیە کاژیکەکان دەیگوت کاک ئیدریس کاژیکە پاسۆکەکان جاڵێ کاک ئیدریس پاسۆکە کاک ئیدریس بە تەبیعەت وەکو کوڕی مەلەمسفا پێشمەرگەی خۆشەویست و ئەیزانی پێشمەرگە احتیاجاتێکی زۆری هەیە هەر پێشمەرگەیە بەهاتایە بۆ لای هەر شتێکی لێداوا بکردایە یا هەر مشکلەیەکی هەبوایە هەوڵیە بە ئەو فەڕی تواناوە بۆی چارەسەر بکە ڕەفیق دۆست بووە دۆست بەجێهێل نەبووە ینی لە تاریخی کە من لە خزمەتی داوە پێکەوە ئیشمان کردووە ئەوەی مخلص بوو بێ و ئیخلاسی لێبینی بێ پشتی گرت بێ پشتی بەرنەئادا لە هەموو حاڵاتدا من دیومە لە زۆر جارە وەکو پڵنگ دیفاعی لە هەڤاڵ و ڕەفیق و دەور پشتی خۆی کردووە
بەرامبەر هیچ مەسئولێکی گەورەی ئەو دەوڵەتان لە سڵی نەکردوتەوە بەڕای خۆی وتوە ڕۆژێ لە ڕۆژان تەنازولی نەکردووە لەسەر مەبدە و مەبدەی ئەو تەنیا و تەنیا کوردایەتی بوو. کاکی دریس وەختی داخوت هەر شرین دەبوو لە پێش عالم. کاکی دیسە ئەگە کابرا خەمەکی هندی تیای سەفینی لە ناو دڵدا بۆ وەختی داهاتە لای کاکی دیسە خەمەکەی دەڕەویاوە شرین بوو ئاخوتنەکەی خۆش بوو دوولێت هێرلە دەبووی تیسانێکی حادی و لەسەرە خۆ بوو کاکی دیسە ئەگە دەڕێگاوە چۆبانە منارێکی دیتە بووە ئەگە سحاتێک لەگە ئەو منداڕای قسەی کردبووە هەتاوێ دەکات داخ و کوڕی چێە نەوی چێە خەرکی چێە هێقەی بەرنەدەدا. زۆر ڕێزی لە ژن دەگرت بە گشتی یعنی کە دەهاتە ماڵی ئێمە کە دەچۆ ماڵەکانی تر بە شێوەیەکی زۆر تایبەت یعنی حسابی دەکرد لەو نەوعانە نەبوو کە ئەوە مەجلسی پیاوانە و نابێ ژن بۆیە بەخێر هاتون و ئەحواڵ پرسینێکی گەرم و گوڕ و دائیمەن حتا دانیشتن لەگەڵیان زۆری پێخۆش بوو. دایم زۆر احتیمامی بە ئافرەتان دەدا دەیگوت ڕاستە من ئیدریسم بەڵام کەسێکم دایکم ئافرەتە خێزان و منداڵانم ئافرەتە ئەوڕۆ ئەگە من هاندەر نەبم لە بۆ ئافرەتان پێش نەکەون چۆن دەتوانم خانەوادەی خۆشم پێش بکەوێت. ئەوە لە هەڵس و کەوتی نازدارخانی هەستم پێ دەکرد لە جێڕانەوەی هەندێک وردە ڕووداوی ڕۆژانە کە باسی دەکرد هەستم دەکرد کە ئەو دوانە زۆر هاوڕێن بەیەکەوە ڕۆژنامە دەخوێننەوە گۆڤار دەخوێننەوە متابعی ئەو دەمای زیاتر رادیۆ بۆ BBC و مۆنتکارلۆ ئەوانەیان دەکرد کە ئێمە دادەنیشتین نازدارخان دەیگوت بەیەکەوە ئەو ڕۆژێمان لێ بۆ BBC وای گوتووە مناقەشەی ئەو ڕووداوە سیاسیانەیان دەکرد ژنێکی زۆر کامل و پێگەیشتوو بوو دەرکەی کراوە بوو لە بۆ هەموو خەڵکێک بەڵێ یارمەتی دەربوو بە هەموو ناوعاچێ مادیان و معنەویان یارمەتی دەربوو بۆ هەموو خەڵکێک ممچینە ئەوەی بەخۆی بیدا بە خەڵک بەخۆی نەی استفادەی نەکرد بەیانی لەبەرەوەی خۆشەویستەکەیوی لەوەدا بوو بێ جیاوازی لەگەڵ خەڵک بوو. کاکی دریس لە ناحیەی تەدەیون ئەهلی تەسەوف بوو عقیدەیەکی زۆر بە قووەتی هەبوو و ئەوە نەبوو تەنها باس بکە کەم باسی دەکرد بەڵام پەیڕەوی لێ دەکرد. کاکی دریس تەفسیری قورئانی هەمە لەبەر بوو کاکی دریس وەختی ئاخوتنی دەکرد ئەگە چار قسەی کردبا ئی پێنجێ ئاەتێکی قورئان یا شاعرێکی شێخ ئەحمەدی جزیری بۆ دەخوندەوە هەمە شاعرەکانی هێمن و هژار و شێخ ئەحمەدی جزیری و پیرەمێرد و ئەوانە هەمووی لەبەر بوون. ئەو شعری عرفانی زۆری لەبەر بوو شعری بابا تاهری عریان ئەتوانم بڵێم هەمووی ینی هەر دوو مثال و میسالێکی شعرێکی لەبەردەینە. ڕۆژێک لە پێکەوە لە کەرەج بەرە و ڕاژان گەڕاینەوە لەوێ دەستی بە شعر خوێندنەوە کرد بە خۆی شەیدان تا تقریبان ڕاژان بەڵام هەموو شاعرە کلاسیکەکانی کوردی دەناسی دەیزانی ئەحمەد موختاربەگ چێە یەک دوو کوپلەی ئەحمەد موختاربەگی ئەزبەر کردبوو دەیزانی ناڵی شعرەکانی ناڵی دەیزانی هەموو شاعرە گەورەکانی کوردی دەناسی. ویژە گەلای جۆرە کۆڕوت نشتین معلومە کەیف بە دیوانی شعرات هات و دو پرسیۆرکێکۆ کێدیتە دوو کە هێفتکەیە و دەمەتاڵعا کێری و ویژە بیرا من تێ گەلای جۆرە دەبژیت نەوایە مطرب و چەنگێ فێغان هاوێتە خەرچەنگێ وەرە ساقی حتا کەنگی نەشو ئین دڵ ژەوێ ژەنگێ ئەس دۆ بمە حەیاتا دڵ مەیا باقی بنووشین دا بمشتاقی ئەلا یا ئەیها الساقی ئەدیر کەسەن وەناویلا بجە علا كل قەسیدە یا دیر و کیورە یا دیر و درێژە دو پاشی دەسەوبینە یەت سعدی یەت حافظە یەت مەولانا جەلال الدین ڕومی ڕاستی کەیف بێتا توی ڕەوانیش بوو. کاکە دریس گوتی لێ گەڕە لە بۆ من خۆم جهود سرف دەکەم بە تایبەتی دەچمە لایە کە هیچ نەگەیشتونە یەک ئەو چەند ساڵە وتی ئەمە دەچم لە پێناوی دامەزراندنی ئەو بەرەیە یەکبوونی حزبە کوردستانیەکان لەو بەرەیە ئەوە بوو کاکە دریس کە چوو بوو گەڕاوە بە ئیجابی گەڕاوە گوتی
توانیم قەنەعاتیان پێ بینم کە بەسا چیتر ناکۆچی لە مابەینی حزبە کوردستانیەکان نەمینە. پێویستە ئێمە بە یەک هەدەف هەوڵ دەین بەوە مافی خۆمە. کاگە دریس هیچ ئەو جۆرە فرە حیزبی پێخۆش نەبوو و ئەو شەڕ و شۆڕەشی کە بوو هیچی پێ باش نەبوو. لە 86 کە مەجال کرایەوە لەگەڵ مام جەلال دابنیشن بە نیو سەعات ئیتیفاقیان کرد. مام جەلال و کاگە دریس لە ئوتێل بەبیرم بێ وابزانم ئوتێلی استیقلال بوو، یەکیان بینی کاگە دریس کاک فازڵ میرانی لەگەڵا بوو ئەساسی کە بیرم مابێ، منیش لەگەڵ مام جەلال بووم و لەوێ پاژ و توێژی زۆر و برایەنە کاگە دریس زۆر خۆش هاتە پێشەوە. گوتی با فڕیدون و فازڵ بچم بنووسن لە ژۆرێکی ئوتێلەکە شتێکی مختصەرێکمان نووسی شتێکی باش، وەڵا گوتمان فەرمووجە وەرن ئیمزای بکەنەوە. من ئەبێت تاریخ وەکو خۆی بگەڕمەوە. مام جەلال گوتی ئەزبەنی بەدڵتە، گوتم ئەرێ وەڵا، گوتی هەروە گوتی بە شەرەفم ئیمزای دەکەم نایخوێنمەوە. ئیتر بۆمان برنەوە ئەوانیش بەبێ موناقەشە و ببێ شتێک ئیمزایان کرد و کاگە دریس یەکەم جار شەرەفی ئەوەی پێبڕا کە پاش ناکۆچی و ململانەیە لە ساڵی 1986 ڕێکەوتنێک ئیمزا بکە، منی شەرەفیەوەم پێبڕا کە بەشدار بم لەوە. لە مؤتەمەر نەسرەت الشعب العێراقی کە لە مانگی 12 ساڵی 1986 بوو چوونە کۆنگرێکە. لە کۆنگرێکە خوا هەڵناگیری یەکێتی و سۆشیالیست و برادرا و حەزابانەی کوردی لە کۆبوونەوەکان هەمویان گوتی کاک ئیدریس سخمگۆی ئێمەیە، ئەو ئەتوانێت بە ناوی هەمومان قسە بکاتەوە. ئەو کەلیمەکەی لەوێ خۆین بەڕاستی وەسیقاکی مێژوویە و پێشبینی زۆری تێدایە. لەبەر ئەوە پەیوەندیەکانی بەرەحمەت بیت ئیدریس لەگەڵ هەموو لایەکانی ئۆپۆزیسیۆنە عێراقی ئەو وەختە زۆر ئیجابی بوو، زۆریش تفاعلی بوو. لماذا هذه الإبادة؟ وهل استطعنا أن نعكس بعض جوانب هذه المأساة للرأي العام الخارجي؟ ونسأل بماذا يطالب كردستان حتى يباد بمثل هذه القسوة؟ هل طالب من حق طبيعي بسيط تقره البشرية لكافة الشعوب؟ هل طالب بأكثر من البقاء والتعبير عن وجوده القومي؟ بل وقد حملت الحركة الكردية تواضعا بإدارة شؤونه بنفسه في المناطق ذات الأكثرية الكردية. وما الضير في كل ذلك؟ وهل إن بقية الشعوب الإسلامية وشعوب العالم محرومة من هذا الحق البسيط؟ ألم يقر بأن الشعب الكردي شعب بقية الشعوب؟ ثم إن الشعب الكردي في العراق قال ولا زال يقول بأنه تعايش بأخوة وصفاء مع بقية العراقيين لبناء غد أفضل للجميع. بەشدار بوون لەو کۆنگرەی مؤتەمەر نەسر الشعب العێراق کورد بە یەک دەست بەشدار بوو، زۆر گرینگە. پاش ئەو هەموو کوشتن و کوشتنکارە دێن لە کۆنگرەیەکی معارەزەی عێراقی کورد وەکو یەک تیم بەشداری کۆنگرەکە دەبن. ئەم ڕێککەوتنا لەگەڵ بەری کوردستانی لێ دەکردەوە کە کاک ئیدریس وەکو ئەو کەسایەتی گەورەی کە هەی بوو ئەندازیاری ئاشتبوونەوەی گشتی پێوە لەکێندرا وەکو نازناوێک ئەو ئەندازیاری ئاشتبوونەوەی گشتی بە ئەو بەخشتە. هەموو وەختێک من ئامادە بووم خۆم لە جێی کاک ئیدریس دابنێم، لە جیاتی ئەو بم. بەخوا قەدەر بەدەست مرۆڤ نییە، قەدەر بەدەست خۆیە. ئەگەنە اختیار بەدەست من بووە، من خۆم لە جێی کاک ئیدریس داهێنا، من بڕۆم کاک ئیدریس ببینی، بەڵام بەدەستم نەبوو. هەموویانە وزەیان دەدایە کەوا ئەو ڕۆژەی ئەو جاری باچی لە پێناویان بەخت کرد، خەباتی لە پێناوا کرد، ئەوە هاتە دی، ئەوە بەشێک لە کوردستانەکەی ئازاد و ڕزگارە. ئەو خەونەت کە دژمنی گەلی کورد بە خەیاڵی خاویدا هێنا بوو کە زۆرێن ناهێنە بارزانی ڕۆڵەکانی ئاوی دیت لەو فڵات بخۆنەوە زیندە بەسەڵ کرا. بە کوێرای سامی ئەوان سەدان هەزار ڕۆڵەی کورد
بەپیر بارزانی و کاکدریسی ڕۆڵی دلێنەوە دێن و بەخۆشی و شادیەوە مژدەی ئەوەیان دەدەنێ بەڵێنی ئەوەیان دەدەنێ کە هەتا سەر داوەتی هێنانی هەموو ئاواتەکانیان ڕێبازەکەیان هەمیشە وەک ئەو جاردەی بەردەمی پەرلەمان پرتێ خۆشەر و خەباتێری کۆن لە دەربێت ئینسانێکی لە خۆ بردو بوو یان بەڕاستی یان ئینسانێک بوو وەکو دەروێش بوو دەروێشی بچنەوەی کورد بوو هیچ شتێک مەلاحەزم نەکرد کەوا شتێکی بۆ خۆی بوێت یعنی ئەو دەیویست یەک شتێکی دائیمەن دەگوتەوە دەیگوت دوای 75 ئەمانەتێک لەسەر ئێمە ئەو خەڵکە بینێ جێگەی خۆی یعنی خەڵک کوردستان بچێت جێگەی خۆی ئەوەی لە جەنوب بکرێتەوە لە باشوور بگرێت بۆ کوردستان ئەوەی لە دەرە بگرێنە کوردستان هەر کەس ئەو جێگانە ئاوادان بکرێتەوە یعنی وەکو بڵێ ئەو ئاواتەنی لە دوای ڕاپەڕین هاتەدی ئەو ئاواتی ئەوە بوو.